لەگەڵ درێژەی ئەم کەرنەڤاڵەیە لە شاری ڕانەی خۆشەویست و لە ناو زانکۆی ڕاپەڕینە ئەوەی جێگەی دڵخۆشیە ئێمە وتمان لەگەڵ سەرۆکی زانکۆیە کۆمەڵە گفتوگۆمان کرد کە هەماهەنگی خوێندکار و مامۆستا و دکتۆرە بەڕێزەکان چەند گرنگە کە بتوانن ئەو ڕۆحێتە لە دەرەنجامی ئەو زانستەی کە وەریان گرتووە ئەو پیشەیە کە خۆیان هەوڵی بووێن و ئەیخوێنن دەرگای زانکۆی ڕاپەڕین دانەخراوە هەماهەنگیەک دروست بووە لە نێوان خەڵکی ناوچەکە و خوێندکاران و مامۆستایانە جا من کۆمەڵی گفتوگۆی کەمانەیە بەڵام پێم خۆش بوو هەر لە لای خۆمان و لەگەڵ ئەو هەموو شتەکە لە پوریشتە بابەتە جوانانە خانمێک و پیاوێکی زۆر جوان لێرەیە هاوکارانم خەریکی کەلانە خواردن بوون من ئەچمە لای خۆیان بۆی کە بزانین ئەمان چۆن بەشدار بوون سڵاوتان لێبێ باشە شکر باشە خانم گیان سڵاو لێبێ باشی ئەحواڵت باشە یاخوا باش بی ئەمڕۆ ئێوە چۆن بەشدار بوون لەم کەرنەڤاڵەیە وڵی بەشداریەکەمانەوە بوو کە بین کاری خۆمان کە بە کەلانەکردنە ئیشەڵا لێرەکانە داینێن هەم سوودێکی هەبێ و هەم شتێکی کوردەواریە و زۆر باشە ئەمە چەند بۆ ئێوە جێگەی دڵخۆشیە کە لە ناو زانکۆیەکە کە ئەکادمیە و خوێندکاران بەڵام ئێوە هاتوون لەگەڵ ئەوانە بەشدارن و بتوانن بە کەلانە لەگەڵ ئەو خەڵکەیە پێشوازیان لێ بکەن و بێن جابزین چەند جۆر کەلانە ئەکەن لێرە زۆر زۆر بۆ ئێمە مای دڵخۆشیە کە لێرەکانە بەشدار بووین بەڕاستی مەمنونیانین بە جۆری کەلانەکانیشمان بە قیمەیە بە پەنیرە بە شەکرە بەڕۆنە بە تەرەپیازە ئای دەستان خۆش بێ ئێستا چی ئامادەی وەڵام من حەزم لێتی لەگەڵ هاوکارم پەیوەند و میوانێکیشمانەیە دکتۆر لەگەڵ ئەوە یەک دارەمان بنێ هەرەی بەم لەگەڵ ئەوانی شای خوێن بۆمانەخەنە سەر چی بیبین هاوکارانم وتیان زۆر زۆر بەچێژە ئای دەستان خۆش بێت یەک دانەمان بەسە یەک دانە ئەزای بۆچی ئێمە بەستامیەکەین دەستان خۆش بێ ئێستا خەڵکێکی زۆریە بۆ لایەوە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ یاخوا هەر سەرکەوتوو بن دەستان خۆش بێ خۆشی سامن لەگەڵتانە بەردەوامم بۆی کە ئێمە ئەمڕۆ دەقە بۆ ئێمە زۆرە یعنی بچینەوە لای هاوکاران و میوانەکەم لێرەش پەیمانگایەکی ئازیز و خۆشەویست کە لێرە ئامادەن منەچمە لای ئەم مامۆستا بەڕێزە مامۆستا سڵاو لێوێ ئێوە وەکو چی بەشدارن لێرە ئێمە وەکو پەیمانگای ڕانەی ناحکومی ساڵانە بە چەندی چالاشی جۆرا زۆر بەتایبەت لە پێنجسێ بەشدار دەبین هەموو چالاشەکان ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە نزیکەی چل پرۆژەی زانستیمان هەیە و چەندین نزیکەی 15 یاری وەرزشیمان هەیە جگەلەوە چل خواردنی کوردەواریمان هەیە و ئاشنامان بەتایبەت لە دانانی ئەو ڕەشماڵە زیندووکردنەوەی کە لە پووری کوردیە بنەوەی داهاتومان خۆشبێجایمەش ئەوە جوان بوو هاتیم پرۆگرامەکەمان لە ڕەشماڵەکەی بێت ماڵی خۆتانە دەستان خۆش بێت سپاس بۆیەوە سپاس بۆ خوێندکارەکانتان هەرچی چالاکیشتانەیە ئەتوانن ئەنجامی بە سپاستان بەردەوامینێ زۆر سپاس دەست خۆش دەستان خۆش بێت خۆشی سام نەچمەوە لە گەڵ لای هاوکارم کەلانەکەی یان قیمەکەیە وەڵاهی وابزانم ئەسلەکەیان ناو من هاوکار هەرچێر ئەسڵێتەوە پێ حەزەکردەوە قیمەکەیان خۆتیان زۆر خۆشەویست پارچێکم لێ تاقیکردەوە بەڕاستی بەچێش بوو پێشەوەی ئێمە تاقیکردین بەڵێ بە دکتۆر پێشەوە دکتۆر بەرلەوەی سڵاو لێ بکەین تخوا پارچەی لەمە بخۆ باشە زۆر سپاس بەڵام زۆر بەچێش بوو دکتۆر دەستان خۆش بێ انشاءالله دواتر زیاتریشی لێ زۆر باشە زۆر سپاس هاوکارەکە خۆشم قیمەکەم تاقیق کردبوو بە ئەمەشیان تاقیکەوە بەڕاستی بەچێش بوو قیمەکەی خۆشەویستان بێگومان ئەمانە بۆ خۆی لە خۆیان چێژێکی تایبەتی خۆی هەیە و لە هەمان کاتیشە تخوا با پارچەیەکی لێ بخۆم ئەنجا دکتۆریش بیخوات و ئاواکەی خوات ئەمە ڕێک بە تەڕە پیازەکەیە هەیە ڕێگەمە ئەسڵیەکەیە بە قیمە کردی بیانیان بە چەند کەرەسێکی کە هەنێ کەسێ پیاز ناخوات بەڵام هەتامی هەیە تۆ بە قیمەکەش ئەمە چێژێکی تایبەتی خۆی هەیە یاخۆ دەستیان خۆش زۆر بەچێش بوو خۆشەی سانێمە لەگەڵتانە بەردەوامین بەڕاستی دڵخۆشی و ڕووخۆشی مامۆستا و تەلەبە و خەڵکی ئەم ناوچەی وات لێکات کە بەردەوام دڵت خۆش بێت جا ئێمە بۆ ئەوەی کە بەردەوام بین لە گفتوگۆکانمان ئێستا زۆر بەڕێز دکتۆر پێشاومان لایە دۆرجان سڵاو لێ بێ وەکو یاریدەدەری سەرۆکی زانکۆ سپاس بۆ ئامادەبوونێ زۆر سپاس بەڕاستی ئەم شەو بینیم لەم ڕاڕەوەیە بۆ خۆی پیاسەیە کرد ئەمە دڵسۆزیە بەدڵنیاییەوە بەڕێز خەمخۆرە لەوەی کە بزانێت کە کوڕەکان چیە بە باشی بەباشی بەڕێواچێ دەستان خۆش بێت زۆر سپاس پرسیارێ بکەین ئەمڕۆ
پێنجی سێ یاتی ڕاپەڕینە مەستەکەیە بەڵێ وەکو دکتۆرێکی ئازیز و خۆشەویست وەکو کەسێک پەیامەت چێ لە مۆژە. سەرەتا زۆر بەخێر بێن زۆر خۆشحاڵم کە ئەو ساڵ سافە بەڕێزەکەی ئێوە بەشدارە یان خو سپۆنسەری ڕاگەاندنە لەو کەرنەڤاڵە. طبعاً سەرەتا سڵا و ڕێزی زۆر بۆ کە سوکاری سەربەرزی شەهیدان ڕۆحی شەهیدان شاد بێ سەربەرزی بۆ کە سوکاریان بە ناوی سەرۆکایەتی زانکۆی ڕاپەڕین بە ناوی زانکۆی ڕاپەڕین سەرجەم فەرمانبەران و مامۆستایان و خوێندکارانی ئەزیزی زانکۆی ڕاپەڕین و بە ناوی دەڤەرەکەمان دەڤەری ڕاپەڕین زۆر بە خێراتنتان دەکەین پیرۆزبایی ئەم ڕۆژە پیرۆزە دەکەین لە مێژووی پڕشنگداری خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمان دووبارە زۆر بەخێر بێن سەرچاوەکانمان. ئێمە شادی ڕاپەڕینتان پیرۆزەکەین وەکو سەرۆکی لیژنەکانی کەرنەڤاڵی ڕاپەڕین. لیژنەکان چۆن ئامادەکاریان بۆ کرا لیژنەکان چۆن پێک هاتن دەستەی لیژنەکان کێبوون؟ بەڵێ طبعاً ئەو فیستیڤاڵ ئەو کەرنەڤاڵە نیشتیمانیە بۆ خۆی وا هەز دەکەم تازە بووە بە کەرنەڤاڵێک کە جێگیر بووە بۆ وەک چاوەڕوانیەک بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی دەڤەری ڕاپەڕین لەسەر زانکۆی ڕاپەڕین دەمەوێت ئەو بڵێم کە گرنگی ئەو فیستیڤاڵە ئەو کەرنەڤاڵە لێرەدا لەوەدایە کە یادەکە و شوێنەکەی هەمووانە بەڕاستی ئەوە بۆ ئێمە زۆر گرنگە ینی دەمەوێت زۆر تاکید لەوە بکەمەوە کە هەم یادەکە هی هەمووانە و هەم شوێنەکەشی هەمووانە بۆیە هەر خودی کەرنەڤاڵەکە شێوازی بەشداربووان چالاکیەکان ڕنگدانەوەی ئەو چەپکە گوڵی سەرۆک مامجلالە کە جوانی بە فیستیڤاڵەکە بە یادەکە بەخشیوە ینی باوەڕ ناکەم کەسە بێ ئینکاری لەوە بکە کە هەم یادەکە هی هەمووانەوە هەم شوێنەکەش بۆیە ئێمە بە خۆشحاڵیەوە لە زانکۆی ڕاپەڕین لە ساڵانی ڕابردوو لە ئەم ساڵەوە هیوادارین لە ساڵانی داهاتوو باشتر و چاکتر بتوانین ئەو فیستیڤاڵە بەڕێوەبەرین. طبعاً دەمەوێت شتێکی کەش لێرەدا باسکەم ئەویش ئەوەیە کە شێوازی بەشداریکردنی ئەم کەرنەڤاڵە گشتگیرە هەمەلایەنەیە بەو پێی کە دەمەوێت هەر ینی لەو نموزەجەوە لەو وێنەیەوە دەست پێ بکەم کە بەڵێ بزەبەت یعنی ئەگەر دیقەت بگەین ئەو حاڵەتە یاخود ئەو وێنەی کە لە بەرچاومانە لە ڕووی ئەکادیمیەوە ئەکادیمی نییە ئەگەر تەنها زانکۆ وەک ناوەندێکی ئەکادیمی زانستی وەرگین بەڵام لە بیرمان نەچێ هەر بۆ خۆی ئەرکی زانکۆ جگە لە مەسائیلی ئەکادیمی زانستی بریتە لە پەرەپێدان و پێشخستنی لایەنی کللتوری ڕۆشنبیری سەقافی و هەروەها پێشەنگ بوون لە مەسائیلی بۆنە نیشتیمانی کوردستانیەکان. ئەم بەشداریکردە هەمەلایەنەیە هەروەکو وتمان من ئەوەی ئەگەر دقیق بم لە زانیاریەکەم ئەو بەڕێزانە تەنانە سنووری کوردستانی باشووریشی بەزاندووە و میوانی کوردانی ڕۆژهەڵاتن لێرە بەشداریان کردووە تاوان پێشتریش لە شاری ڕانێتەوە زودیان هەبووە و بەشداریکردنەکەش بە شێوەیەکی گشتی زگە لە سەرجەم کۆلێژ و بەشە زانستیەکانی زانکۆی ڕاپەڕین پەیمانگە ناحکومیەکانمان لەگەڵن موسساتە تعلیمیە ناحکومیەکانمان لەگەڵە و گرنگیەکی زۆرمان داوە بە ڕەخساندنی شوێن و کاتێک بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجانی سنوورەکەمان بەو پێیکە من ئەم ساڵ لەبەر ئەوەی بۆ خۆم بەشێک بوومە لە لیژنەی یاخود با بڵین سەرۆکی لیژنەی کەرنەڤاڵەکە بوومە گەنجان هاتوونە لامان و تویانە ئێمە ئەو ساڵ دەمانەوێت شوێنی باشترمان بۆ دابین بکرێت لەبەر ئەوەی ساڵانی ڕابردوو کە لێرە بەشدار بووین کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ئەو بابەتەی پێشکەشمان کردووە لە هەر ڕوانگەیەکەو بێ کاریگەری هەبوو لەوەی دواتر خەڵکان بە دوامان داهاتوون بۆ ئەوەی ئەو کاریان بۆ ئەنجام بدەین واتە سەرچاوەیەکی سەرەکی دۆزینەوەی هەلی کاریش بە بۆوان هەر بۆیە بەشداریکردنەکە یاخود هەموو ئەو بابەتانەی لێرە پێشکەش دەکرێن عرض دەکرێن خەڵکان دەیبینن ئەمە لایەنەیە لایەنە سەرەتاکەی ئەوەیە کە مەسەلەن لە لایەنی عیلمی بەشەکانمان بە تایبەتی ئەو بەشانەی کە لە ڕووی زانستیەوە بەحتن وەکو مەسەلەن پەرستاری ئەندازیاری کۆلێژی زانست هەموو ئەوانە بابەتی ئەکادیمی زانستیان هەیە پرۆژیان هەیە پرۆژەکان ڕنگدانەوەی پێداویستیەکانی کۆمەلگان و لە چ لە بوارەکانی ڕێگاوبان هاتوچۆوە بیناکاری و هەروەها لە فحوساتی توبی ئاشنایەتیکردنی خەڵک لەسەر پشکنینەکان و هەروەها شێوازی بەکارهێنانی دەرمانەکان و هەروەها گرنگی فێرس ئەید فریاگوزاری سەرەتایی ئەوانە هەموو لێرە پێشکەش دەکرێن هەروەها ئەو کۆلێژانەی کە سروشتێکی مرۆڤایەتیان هەیە ئەوانیش بابەتی خۆیان هەیە پێشکەشی دەکەن کە گرنگیشی زۆریان داوە لە ناساندنی مەسائلی کللتوری و ڕۆشنبیری و هەروەها مرۆڤایەتی هەموو ئەو بەشانە بەتابەتی بەشەکانی تریش وەکو مێژوو جوگرافیا و هەروەها فەلسەفە یاخود زمانەکان لە ڕێگەی پۆشینی جلوبەرژی ئەو زمانی کە پسپۆڕی بەشە زانستیەکەیە لە بیرمان نەچێ پەیمانگە ناحکومیەکان
ڕۆڵێکی کاریگەریان هەیە بەوەی کە ئەو بابەتانەی پێشکەشی دەکەن بە هەموو موسساتەکان کە بەشدارن کەرنەڤاڵەکەیان زۆر جوانتر و ڕازاوەتر کردووە. دکتۆر جا تۆ لەگەڵمانە بێنیتەوە ئێمە بە خۆشحاڵی و کاکشماڵمان لەگەڵایە زۆر بەخێر بێ سپاس بۆ هاوکارەکانی ئامادەن ئەمڕۆ لەم کەرەماڵەیە ئێوەش بەشدار بن و لە پرۆگرامەکەی ئێمەشا بتوانن کۆمەڵی بەرەمی جوانمان دەست پێ بکەن. دکتۆر لەگەڵمان نامێنێتەوە جا بیریشمان نەچێ من کۆمەڵی مناڵی زۆر جوان بە جلوبەرگی ڕازاوە لەوێ ئامادەن ئەتا بەرهەمی کاکشەماڵمان پێشکەش کرێ دوایەوە ئەوان بانگەکەین با ئاوەکەیان بخۆن و میتونیانە ئەمەنە ڕایان کرد لەم لاولەوە ئەوان زین بەچی بەشدارن کاکشماڵگە بەرەمێکتانیان بامەدەیە پێشکەشمانی کێمە مایکەکەی منە دەمێ سەرەتا پێم خۆشە پەیامی خۆت بڵێ لەم ڕۆژەیە کە یادی ڕاپەڕینە و دواتریش بەرهەمێکمان پێشکەشکە. زۆر بەخێر بێن خۆشحاڵم کە لە خزمەتتاندام. بەڕاستی ئەو ساڵ زانکۆی ڕاپەڕین جێگای دەستخۆشێ کە بە شێوازێکی جوانتر و شایستەتر ئەو یادە دەکاتەوە و سوپاس بۆ کەناڵی کورسات کە بەڕاستی ئەوش پروتینێشکەی داوە پیرۆزبایی یادی ڕاپەڕین و بەهار و نەورۆز و هەموو بۆنە بەهارەکان لە سەرجەم خەڵکانی کوردستان دەکەم و هەشتی مارس نزیک دەبێتەوە جەژنی هەشتی مارسش لە خانمان پیرۆز بێت. ئەمە ڕۆ بە چەند بەرهەمێک بەشداریمان کردووە کەی حاضر بوون ئێمە لە خزمەت ئێمە چاوەڕێەوەی یەکەم بەرەممان پێشکەشکەن. زۆر سپاس. أري جان ذي دوار شيرين بهار شادان ببحر الأجناي أخاي قل مرادا زجنو بهارو سيران خوشي گشتی پیروزی آی گردن آزادان مجيب ومردنا برام بمراب وجيان مجيب ومردنا رولام بمراب وجيان شون خازان زكي آي أخاي تنكي زيان لزين ري زنجير ضلتنا لزين بيوان بولا شاه آي نوك بوجان مالمانا أو باره جانا شمني كوشت أقول برا مالمانا أو باره جانا
سەیران مانگی نیسانە گیانە چون کاوادای گوڵانە سەیران مانگی نیسانە گیانە چون کاوادای گوڵانە نازی گوڵ و گوڵ خونچە هاوەر سێریکەی بولبولانە نازی گوڵ خونچەم هاوەر سێریکەی بولبولانە خۆش بێ و تەنگە هەر خۆش بێ و بمێنێ دەستان خۆش بێ تا شەماڵە گەرمایکەکە بیتەوە بە من مامۆسا لەگەڵەوەی کە هەمیشاڵین زانکۆ و شوێنی خوێنکاران و دکتۆر و مامۆسا بەڕێزەکانە بەڵام ئێوە دەرفەتێکی واتان کردەوە کە خۆ باسیەوە کرد کۆمەڵە کەسی خاوەن پیشە بەڵام لێرەش کۆمەڵی مناڵی زۆر جوان هەمیشاڵی مناڵەکانمان ئایندەمانە چۆن بتوانین کە من پێم خۆش بوو کە لێوە ڕۆشتن وتم ڕۆشتن ێسا و کارانم هێنایەنەوە ئەمڕۆ چالاکییان نەبێ بانیانەکەی نێرە زۆر خۆش بابێ نێرە ئەگەر ئاوکارانم بتوانە و مناڵە ئازیزانە بابێنە پێشەوە فەرموون بەچی بەشدارن مناڵەکان ئەگەر بێنە ئێرە فەرموون مامۆسا ئەتوانە و مناڵانە فەرموون وەرنە ئێرە فەرموون وەرنە پێشەوە ئەو نەتوان خۆیان گۆڕی وەسەر بوو نەتوان خۆیان گۆڕی وە مناڵەکان یاخۆ بەخێر بێن فەرموون بەیانی دیشۆباتنە باشتر بوو بۆی ئەوان نەکەون وەرنە ئێرە وەرن لای من گوڵک وەرن مناڵە جوانەکان وەرە وەرن وەرنێرەوە وەرن تێ کچە جوانانە بۆجی لە سوورە جوانانە چۆنن بەخێر بێن وەرن بابیان بینە ئێرە پەیوەندیان بێن وەرن بەجلی کوردی جوانیشەوە هاتوون ئای بەخێر بێن چۆنن کوڕە جوانەکان ئێوەش وەرن دەوەرن وەرن لێرە بن ئەمانش بەجلی کوردیەوە ئەوە جوان ئادەی ڕووکەنە ئێرە ڕووکەنە پێشەوە وەرنێرە بۆستن وەرن کچە جوانەکان ئێوە شوێن ڕووبکەنە کامێرە هەمووتان باش وەرن دێرێ وەرنێرە ئێوەش ڕووبکەنە و دی وەرنێرە بەخێر بێن با من لەگەڵ تۆ قسەکەم کامتان قسەمان بۆکەن تۆ قسم بۆکەی نازانی چێتان قسم بۆکە باش تۆ قسم بۆ بکە چۆنیت ئەمڕۆ ئێوە بەچی بەشداریتان کردووە گۆرانی وشتان ئامادە کردووە باشە ئەی کێکەتان لەم جلە کوردیانە کە جوانن تۆ چۆنیت ئەمڕۆ چی گۆرانیەکە ئامادەکڕە لە ڕۆژی ڕاپەڕیندا ئێمە گۆرانی ڕاپەڕین دەڵێن دەمی ڕاپەڕین گۆرانیمان بۆ بڵێن هەمووتان بەیەکەوە بۆمان بڵێن ئەم لەوە پەیوەند باشە ئەمایکە بگرە ئادەی هەمووتان گۆرانێکە بەس ڕیز بن ڕیزێکەوە گۆرانێکەمان بۆ بڵێن ئێمە دەمی ڕاپەڕینە دەمی ڕاپەڕین هەتا کەی بەسستی و بەپاستی بژین دەمی ڕاپەڕینە دەمی ڕاپەڕین هەتا کەی بەسستی و بەپاستی بژین پەلامانەی کوڕا ڕەخشتنێ لە دڵ کردمینا کۆکی دەستکردنێ بەیاک بوونە گەشت بەداوبوونی پێشت بەیاک بوونە بێگەلێ پێشکەوێ بەلادا بکە چاکی مەردایەتی درێغی مەکە گیان لە کوردایەتی بەلادا بکە چاکی مەردایەتی درێغی مەکە گیان لە کوردایەتی بەگێت بێنە وەک شەت بچۆرانە بات بڵێ کواقی ژینی کوردانی مەرد درێژتا کوێر نەکەیت دەست بێت بەهاق چۆ نەگەین شوو چۆ نەدەین دەمی ڕاپەڕینە دەمی ڕاپەڕین هەتا کەی بەسستی و بەپاستی بژین دەمی ڕاپەڕینە دەمی ڕاپەڕین هەتا کەی بەسستی و بەپاستی بژین پەلامانەی کوڕا ڕەخشتنێ لە دڵ کردمینا کۆکی دەستکردنێ بەیاک بوونە گەشت بەداوبوونی پشت بەیاک بوونە بێگە
پێشکەوێ دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ با ئەمانمان بیر نەچێت چینە لای ئەوانی شاپکەین چۆنن کوڕە جوانەکان چۆنن کۆمتان قسەمان بۆکەن ئەم ڕۆژانەوە بەچی بەشدارن بۆ زومبڵێ زۆر خۆشە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە جا گۆرانی دەڵێن پێشتر ڕاهێنانتان کردو بەڵێ سەر باشەوەش دەکڕم کچە جوانانەیە بەشدارە بێ بەڵێ زۆر باشە ئەمە وای دەستخۆشیتان دەستخۆشتان لەکەین و دەستان خۆشوای سەرکەوتنتان بۆ خوازین کوڕە جوانەکان بووی کە هەر بێمە لای تۆکو دوایین پرسیاری خۆمان لەگەڵ ئەم کەرنەڤاڵە گەورەیە ئەبینی کە ئەم هەموو خوێنە گەرمە جوانە ئەم مناڵە گەشانش لێرە بەشدارن تۆ چاوەڕێی ئایندێکی باشەکەیت کە لەم دەڤەرەیە شێوازی بە فێربوونی ئەکادمی زیاتر گەشە بکات و بتوانن کاری لەسەرکەن من دەمەوێت زۆر بە گەرمی بە خێراتنی ئەو مناڵە چاوگەشانە بکەم هیوای ئایندەیەکی گەشت و زۆر جوان تەمەندرێژی بۆ ئەوان و هەموو مناڵانی کوردستان دەخوازم هیوادارم بەڕاستی فرسەتە لێرە ئەوە بڵێم کە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر و زیاتر گرنگی بە کەرتی پەروەردە فێرکردن و تەندروستی بدا بۆ ئەوەی ئایندەیەکی گەشت و جوان بۆ داهاتووی وڵاتەکەمان میلەتەکەمان نیشتیمانەکەمان فراهەم بکەین ئەویش لە ڕێگەی نەوەکانی داهاتوو کە مناڵەکانمانە زۆر سپاس بە ئامادەبوون و بەڕیادی ڕاپەڕینتان پیرۆز بێت زۆر سپاس پیرۆز بێ لە مناڵە جوانش بدوێنین بەخێر بێن چۆنن پشمەکەنە کامێرە ئەمڕۆ چۆن بەشدارن بەچی بەشداریتان کردووە؟ سڵاو و بەیانیتان باش زۆر خۆشحاڵم کە دەتوانم لە ڕێگای شاشە جوانەکەی کەناڵی کورساتەوە و هەروها بە یارمەتی کۆمەلگای پەروەردەی فامینا حکومی و لە دەڤەری ڕاپەڕیندا پیرۆزبایی خۆم گێنم بە تەواوی گەلی کورد و کوردستانی باشوور دەڤەری ڕاپەڕینیش بە تایبەت من زۆر خۆشحاڵ و سەربەرزم بۆی کە خەڵکی ئەم دەڤەرم ئەویش بەهۆی ئەوەی کە ئەم ڕاپەڕینە مێژوویە ئەو ڕاپەڕینە مێژووی و بەرەنگاربوونەوەی کە لە دیرۆکی کۆن و نوێی گەلی کووردا بێوێنەوە دەگمەنە و لەوانەیە جارێکی ڕوونەداتەوە زۆر خۆشحاڵم بە ئەوەی کە دەتوانم چالاکی و بە چەندین چالاکی جیاواز و چەندین کاری تایبەت خزمەتی دەڤەرەکەمان بکەین و لە هەمان کاتیشدا ئەوەی ئەمڕۆ ئەم ئازادی و هەروەها ئەم سەربەرزەی کە ئەمڕۆ بەدەستمان هێناوە هەمووی لە ڕێگەی ئەم ڕاپەڕینەوەیەوە و ناکرێت هیچ شتێکی کرد ئەم ڕاپەڕین لەبیر کات و پێویستە زیاتر هەوڵ دەین بۆی لە ڕووی کۆمەلگا و هەروەها هەر بارێکی تری کۆمەلگا بێت بەرەو پێش بچین جوانەمان تۆش قسەمان بۆ بکەیت سەرەتا سلااو لە کەناڵە پیرۆزەکەی کورسات دەکەم کە هاتوون ئەم ڕۆژە پیرۆزە لەگەڵ ئێمە بەسەر دەبن و قوتابخانەی فام بە چەندین چالاکی جیاوازەوە ئەم یادە بەڕێوە دەبن دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس ئومێ دەلێکمە مناڵانە یادی ڕاپەڕین ئەنوانن ئەمان بە ڕۆحێتێکی جیاوازتر باز لە ڕاپەڕینەکەن ئەمە جێگەی دڵخۆشیە ئەبینی کە ئێمە لە زانکۆی ڕاپەڕین قەرەباڵغیەکی زۆر زۆر هەیە خەڵکێکی زۆر زۆر بەشداری کردووە بەجلی کوردیەوە هەمویان هاتوونەتە ئێرە جێگەی دڵخۆشیە ئێمە لەگەڵتان بەردەوامە بین لەم پرۆگرامە تایبەتەیە و لەم کەرنەڤاڵەیە بەڵام لە ئێستایا پشوێک وەرەگرین و هەتا ئێمە کۆمەڵە میوانی کەش و چەندی بەرهەمی گۆرانی و چەندی میوانی کەژێتەوە لای ئێمە دوای ئەگەڕێنەوە لاتەن بام پشۆوە فەرمو